کورد لە کەرکووک بە ژمارەیەک کاندید و هاوپەیمانێتی و ناکۆکی و ناتەبایی نێوخۆی حزبی بەرەو هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق هەنگاو دەنێت. ئەمەش لە کاتێکدایە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەوڵەکان بۆ ڕێخستنی نێوماڵی کورد و تەبایی و یەک هاوپەیمانی لە شارەکە سەرکەوتوو نەبوو. کۆمەڵی دادگەری لە کەرکووک بە گرنگی دەزانێت کورد بۆ دوای هەڵبژاردن خۆی ئامادەساز بکات تا ئەوەی لە ڕابردوو لە دەستی داوە بەدەستی بێنێتەوە. ئەمە تەمەناکەین دوای هەڵبژاردن ئەم حیزبانە دانیشن پێکەوە هاوپەیمانێکی تر دروستکەن بتوانن لە داهاتووی کەرکووک بۆی کورد ئەم جارە شۆک و ڕابردوو نەبێت بتوانن ئەو پۆستانەی کە لە دەستی چووە کورد لەم شارەیە بەدەستی بێنەوە بە تایبەتی پۆستی پارێزگاری کەرکووک کە کورد ئێستا زۆرینەیە لەم شارە ئێستاش کورد 150 شاری کەرکووک پێک دێنێ ینی بە تورکمان و عارب بەقەت ڕێژەی کورد دانیشتووی لەم شارەیان نییە بۆیە کورد زۆر گرنگە بۆ ناوچە دابڕاوەکان بۆ ئەو کێشانەی کە لە مڵک و زەویزاری ئەو ناوچانەی دەروبەری کەرکووکە هەیە پێویستە کورد ئەم جارە لە دوای هەڵبژاردنەکان پێکەوە هەمویان یەکدەنگ و یەکڕنگ بن بۆی بتوانن ئەو دەستکەوتانەی کە لە ڕابردووە لە دەستیان چووە بەدەستی بێنەوە ئینشاڵڵا. هەرچەندە پرۆسەی هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمانی عێراق جیاوازە، بەڵام بۆ دوای پرۆسەی هەڵبژاردن و یەکلایکردنەوەی دۆخی کەرکووک و وەرگرتنەوەی پۆستی پارێزگای کەرکووک یەک ڕیزی نێوماڵی کورد بە گرنگ دەزانرێ. مەترسی ئەوە هەیە کە با بڵێن بەو شێوازە نەبێت کە ئێمە دامان ناوە و ئەگەری لە دەستدانی مەقعدیش هەیە ئەگەر کورد بە تەکنیکێکی باشەوە کار لەسەر ئەو مەقعدانە نەکات. ئەمە بۆ قۆناغی دواتریش کاریگەری هەیە حتمەن بۆ قۆناغی دوای هەڵبژاردنەکان. دیارە هەڵبژاردننی ئەم جارە وەکو باسمان کرد جیاوازە، تەحالوفات دوای ئەوە تا تەشکیلکردنی حکوومەت ناکرێت هیچ تەحالفێکی تر دروست بکرێ. ئەو تەحالفاتانی کە لە پێش هەڵبژاردن دروست کراوە بە هەمان تەحالفۆ ئەچنە ناو تەحالوفات لەگەڵ کوتلەکانی تر لە عێراقا. بۆیە زۆر گرنگە ئەبوو کە لە پارێزگای کەرکووکە هەم ئاهەنگی زیاتر هەبووە، تەنسیقی زیاتر هەبووە لە نێوان حیزبەکان، حیزب کوردستانیەکانە. دیارە سەرجەم کێشەکانی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم هۆکاری ڕاستەقینەی نەبوونی یەک خیتابی سیاسی لایەنێ سیاسیەکان بووە و نەبوونی یەک ریزی بووە. ئەمڕۆژ ئەوەی کە دەیبینین تا ئێستا نەمانتوانێت ئەو یەک ریزی و یەک گوتارە سیاسی بەرامبەر ئەو ناوچانە دروستکەین. بۆیە گەر دەمانەوێت ڕازگۆ بین لەگەڵ کێشەکانی ئەم ناوچانە، ڕازگۆ بین لەگەڵ کەرکووک، دەبێت خاوەنی یەک خیتابی سیاسی بن. بۆ دروستکردنی یەک خیتابی سیاسیش پێویست بۆ دەکات دەست لە بەرژەوەندی حیزبی هەڵگرین. کەرکووک و خەڵکی کەرکووک بکەینە ئەو لەوێت بۆ ئبتانین ئەو یەک خیتابیە دروستکەین. لە کەرکووک قەوارە سیاسیەکان لە سێ بازنەی دەنگداندا کێ بڕکێ بۆ بەدەستێنانی 12 کورسی دەکەن. کورد دەیەوێت زۆرترین ژمارەی کورسی لە بازنەی 1 و 2 بەدەست بێنێت، بەڵام ئەوەی مەترسیە شەقامی کوردی لە کەرکووک هێشتا تووڕەو نیگەرانە و ئەمەش پێشبینی لێ دەکرێت کاریگەری خراپی لە سەر دەنگدان و کورسیەکانی کورد لە شارەکە هەبێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.